ماڵی ئافرەت ماڵی ژن بەڵێ دوو ویدیۆم گوێلێ بوو لە دوو مامۆستای بەڕێز و ناودار ئیتر پێم خۆش بوو بگەمە قەنەعاتێک ئایا پیاو بوو هەیە بە ئیزنی خێزانی دەستکاری ماڵی خێزانی بکە لە کاتی پێویستیە بەکاری بینی یاریش بۆی نییە بە هیچ شێوەیەک تا ئافرەتەکە خۆی کەیفی خۆیەتی چییە کا چی ناکە لەو ماڵێ. طبعا ئەسڵ سەریکە ماڵی ئافرەت کامەیە چی شتێک ماڵی ئافرەتە مەگەر پیاوێک باشە زەواج لەگەڵ ئافرەت یەکا بکە ئەم ئافرەتە خاوەن خانوو بێ خاوەن ئەساسی ماڵ بێ خاوەن سیارە بێ خاوەن هەموو شتێ بێ ئەمە حەقی ئەو ئافرەتەیە و بۆ پێ ئەو پیاوە نییە تەسەڕوفاتی پێوە بکە مەگەر بە حوسن و ڕەزای ئافرەتەکە بێت باشە. ئەمە عادەتەن لەناو کووردا لەناو کوردەواری خۆمانە ئافرەت ئەوەی هەیە و نیەتی یا مەعاشەکەیەتی ئەگەر مەعاشخۆر بێ یان ئەو ئاڵتونەیەتی کە هەیەی باشە. ئیتر والحاصل والباقی هەموو شتەکانی تر ماڵی پیاوە. ئیتر نازانم ئەو ئافرەتانی کە مەعاشخۆرن لەگەڵ پیاوەکانە جاری وایە بە شەراکەت ماڵ ئەکڕن بەڵام ژن و پیاو باشە ژن و پیاو ئەبێت ئەو پەردەیە لابن ئەو پەردەیە لابن یعنی چۆن بڵێ پیاو مەسرەفی ماڵ بکات و ژنش مەسرەفی ماڵ بکات مادام هەردووکیان خاوەن ماڵن باشە. ئەو کاتە ئەگەر بەبێ پرسی یەکتریش پارە سەرفکەن هیچ کێشەیەکی تیان نیە یعنی ئەگەر پیاو پرس بە ژنەکەی نەکات شتێک بکڕێت یا پرس بە پیاوەکەی نەکات شتێ بکڕێت مادام ماڵەکەیان مشتەرەکە و مەعاشەکەیان تێکەڵە باشە. ئەمما ئەوەی جەنابەت کە باسیەکەیت ئەوەی جەنابەت کە باسیەکەی ئەگەر ئافرەتێک ئاڵتوونی هەبوو خێزانت ئاڵتوونی هەبوو و تۆ پێویستت بوو بۆت نییە بڕۆی بەبێ پرسی ئەو ئافرەتە ئاڵتوونەکەی بەری ئەگەر ئاڵتوونەکەی بەری ئەوەکو دزیەک بردووتە واتە ماڵی ئەم ئافرەتت خواردووە وەک وایە ماڵی خەڵکت خوارد بێت کەواتە حوسن و ڕەزای ئافرەتەکە بێت ئەو کاتە بۆ تۆ حەڵاڵم هیچ کەشێکی تێنی. بەڵێ جوانە. من لە ئەوروپا ژیم دیارە دەمێکی زۆریش لێرە مەو کێشانم زۆر دیتیان لێرانە دەبینی خێزان ئیشەکات و مێردەکەشی ئیشەکاتن ئەو حاڵەتەیە پێم وایە بێ قاسییان هەبێ بەس لە ڕوانگەی شەرعاوە دەمەوێتەوە تێبگەم ئایا ئەو ماڵی هەردوو چیانە و پارەی کەژنەکە پیاکە و پیاوەکە پیاکە یانیش ئافرەتێ دەڵێ ماڵی خۆمە خۆم مادی بوونی پێوا چێژم خۆمارەکەی پێوارێژم. ئەگەر ئافرەتێ قوربانگیان سەریکە ئەگەر ئافرەتێ لە دەرەوە ئیشکات پیاوێکش لە دەرەوە ئیشکات ئافرەتەکە لەم پارەی پیاوەکە بخوات و مەسرف بکات بەڵام لە پارەی خۆی مەسرف نەکات ئەمە حەق بەم ئافرەتە نییە. جاری ئەو ئافرەتەی کە لە دەرەوەی ئیش ئەکات مافی ئەم پیاوە مناڵەکانی خواردووە وەقەڕنە فی بیوتیکونە ئەسڵ ئەوەیە ئافرەت لە ماڵەوە پەروەردەی مناڵکە خزمەتی ماڵکات ئیشی ماڵ بکات کە کاتی کە ئیشی دەرەوەی کرد کەواتە مافی ماڵەوەی خواردووە بۆیە ئەو ئافرەتە ناتوانێت دەست بگرێ بەسەر سەرۆت و سامانەکەی خۆیان بڵێ من هی خۆم بۆ خۆم هی تۆش ئەخۆم ئەوە زوڵمە شتیوات چۆنە بێ قوربانگیان. کاتێک ئەم ئافرەتە ئەڕواتە دەرەوە ماندوو ئەبێت طبعا ئەمە چۆن بڵێ لە جەسەدی خۆی ماندوو ئەبێ و پاشان حەق و مافێکی تۆیە پێشێ لێکا دوو ڕۆشتێک یعنی شەوان کە بیتەوە طبعا تۆ پێویست بە ئیسراحەتە پێویست بە سوکنایە کە پێویست بەوەیە یعنی کۆمەڵی ڕازی دڵ هەیە کە پیاو پێویستێتی و ژنش پێویستێتی ئەم ئافرەتە لەبەر ماندووبوونی خۆی لەبەر ئەوەی کاری کردووە زوو ئەخەوێ حەقی تۆ نادات. اینجا ئافرەتێک ئەگەر لە دەرەوە ئیشکا بەو شێوازە و دەست بەسەر ماڵەکەی خۆیان بگرێ و بڵێ من ماڵەکەی تۆ خۆم و تۆ بۆت نییە دەستکاری ماڵەکەی من کەی حەق بەو نییە طبعا ئێستا ڕەنگە جۆڕاگرێ ئێستا جۆڕاگرێ خۆی ئەم شتەکانە زۆر لێرە پەیامەکەت گەی دەست ئەم شەڕانە بۆ من دروست دەکەم قوربانگیان. ئێستا جۆڕاگرێ ئافرەتێ لە دەرەوە ئیشکات پارە وەرگرێت دەست بەسەر پارەکەی خۆیان بگرێ بڵێ من مەسرف ناکەم مەسرف لە ماڵی پیاوەکە مەکەم هی خۆم بۆ خۆم ماڵی پیاوەکەش مەخۆم حەق بەم ئافرەتە نییە. بەڵام کێشەکە ئەوەیە ئێستا دێتە کۆمێن دەڵێ مامۆستا تۆ حەقی ئافرەت نادەی مامۆستا تۆ پشتگیری ئافرەت ناکەی ئافرەت لە دەرەوە ماندووە قینە لە دەرەوە ماندووی لە 6 ساڵ بێ یاخوا قەت ئازار نەکێشی بەڵام ئەمە حەقی مێردەکەی پێشێلت کردەوە باشە و تۆش لەو ماڵەیە مادام تۆ ئیش ئەەکەی باشە لەو ماڵەیە ئیش ئەەکەی و ئەم پیاوەش ئیشەکە ئەبێ هەردووکان بە شەراکەت مادام مەسرەفی ماڵەکە بکەن وەم پیاوەکە ماندووە بێ و ژنەکەش ماندووە بێ ئەبێ هەردووکتان بەیەکەوە هەردووکان مەسرۆفی ماڵەکە بکەن. اینجاکە کێشەکە ئەوەیە قوربانگیان ئافرەتی وا هەیە موچەخۆرە یان لای ئێوە ئەچێتە دەرەوە شەفتێکە دوو شەفتە ئیش ئەکات دەست بەسەر ماڵەکەی ئاگرێ هەمووی بۆ خزم و کەسوکارەکەی یا بۆ دایک و خوشکەکانی ئەنیرێتەوە زەق تۆش سەیری ناو چاویەکەی ئەبێ مەسرەفی ژنەکەشت بکەیت. ئێمە ئەمە مافی پیاوەکەی خواردەوە مافی مناڵەکانی خواردەوە بۆیە ئەوە ناحەقیە قوربانگیان. ئەمە
نەشریعەت لەگەڵیایەتی نەمافی ئافرەتانی خۆیان لەگەڵیایەتی ئەگەر لافۆگزافی ئەوەش لێ ئەدەن من ئەزانم پێشێلکردنی مافی پیاوە قوربانیان